سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی و بەختەوەری. ئازیزان، من زارا مەحموودی خۆشحاڵم کە هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئاسۆی بەرابەری کە لەم بەرنمەیەدا ئێوەی ئازیز و خۆشەویست بینەر و بیسەری بابەتێک دەبن لەژێر سەردێڕی ژنانی کرێکار لە کوردستان، سوتەمەنی بێدەنگی شوێنی کار و قوربانی یەکەمی قەیرانەکان لە نووسینی بەڕێز مححمود حەلاق. بەو هیوایە ناوەڕۆکی بەرنمەکەمان جێگای سوود و ڕزایەتی ئێوەی ئازیز بێت. فەرمون بۆ بینینی. ژنانی کرێکار لە کوردستان، سوتەمەنی بێدەنگی شوێنی کار و قوربانی یەکەمی قەیرانەکان، نووسینی مححمود حەلاق. کارکردنی ژنان لە ئەوروپا و کوردستان دوو واقعی جیاوازن، بەڵام لە هەردووکیاندا سیستەمی سەرمایەداری هەوڵ دەدات ژن وەک هێزێکی یەدەگ و هەرزان بەکار بهێنێت. لە ئەوروپادا بەشداریکردنی ژنان لە بازاڕی کاردا مێژوویەکی دریژی هەیە کە بە شۆڕشی پیشەسازی دەستی پێکردووە و لە جەنگی جیهانی دووەمیشدا گەیشتە لووتکە بەهۆی کەمی پیاوەوە لە کارگەکاندا. لە ئەوروپا یاسا یارمەتیدەرە بۆ ئەوەی هاوسەنگیەک بۆ ژن دابین بکرێت لە ناو ماڵ و لە ناو کاردا. بەم پێیە ڕێژەی بەشداریکردنی ژنان لە زۆرینەی ئەوروپادا لە سەروی 60%، بەڵام لە کوردستاندا ئەم جیاوازیە یەکجار زۆرن. ئەم ڕێژەیەش لە ژنان ئەگەر کارێکیان هەبێت ئەوە هەر ناڕزایەتی و خواستێکیان کە هەیان بێت بە بەرگری تەقدیسکراوی پیاوسالاری و نەریتی داپۆشراو لەژێر ناوی عەیب و ئاردا تا لەم ڕێگاشەوە خاوەنکار لە دەستەبەری کۆمەڵایەتی و کەمکردنەوەی کاتژمێری کار و زیادکردنی موچە و حەقدەستەکانیان خۆی بدزێتەوە لە قازانج و کەڵەکەی سەرمایەکەیان کەم نەبێتەوە. کێشەکە لە کوردستاندا بە تەنها لایەنی ئابووری ناگرێتەوە، بەڵکو تێڕوانینی نەریتە کۆنەکان و سیستەمی پیاوسالاری ژن وەک پێویستیەک نابینن، بەڵکو وەک شەرم و حەیا و بەم هۆیشەوە بەهۆی تێکەڵبوونی نەخوازراوەوە سیر دەکەن. ئەم تەسلیم و تێڕوانینە نزمە بۆ ژن لە کوردستان هەدا ڕادەیەکی باش ڕەویوەتەوە. بەهۆی کارکردنی ژنان لە فەرمانگە و سەدان ناوەندی کاردا، بەهۆی دواکەوتووی ژنان لە دەیان شوێنی کاردا، بەهۆی گوزەران و ژیانی سەختی خێزانەکانەوە کە ڕەگەزی ژنی هێناوەتە دەرەوە بۆ ناو بازاڕی کار و کارکردنەوە وەک کرێکارێک. هەر ئەمەش ڕاستەوخۆ لێدانە لەو نەریت و کاڵچەڕە دژەژنە کە دەڵێت نابێت ژنان کار بکەن. بوونی هەزاران ناوەندی کار و کارگەی بەرهەمهێنان لە کوردستان ئەگەرچی نیشانەی ئابووریکی زیندوون، بەڵام تا ئەو کاتەی ژن تیاندا تەنها وەک ئامرازێکی هەرزانی بەرهەمهێنان بمێنێتەوە، حەقدەستی شایستەی پێنەدرێت، ناتوانین باس لە گەشە پێدانی ڕاستەقینەی بکەین. ڕزگاربوونی ژنی کورد لەم چەونسانەوەیە تەنها بەکارکردن نابێت، بەڵکو بەسەر بەخۆی دارایی و پاراستنی یاسایی دەبێت. لە کوردستان ژن ڕوبەڕووی دووفاقی کۆمەڵایەتی دەبێتەوە. ڕێژەی دەرچوانی کچ لە پەیمانگا و زانکۆکاندا زۆر بەرزە، بەڵام کاتێک دێتە سەر کارکردن ڕێژەکە بە شێوەیەکی بەرچاودا دەبەزێت. ئەمەش ڕاستەوخۆ دەبێتە هێزی کاری بەفیڕۆچوو. لە لایەکی تریشەوە تەنانەت ئەو ژنانەی کە کار دەکەن هێشتاش ئەرکی لە سەداسەدی ناوماڵیان لەسەر شانە. هەر ئەمەش دەبێتە ماندووبوونی دووسەرە کە وایان لێ دەکات لە کاتی قەیرانەکاندا یەکەمین کەس بن کە واز لە کار بهێنن بە ناچاری. لەوەش واوەتر لە کاتی کەمکردنەوەی کارمەند خاوەنکارەکان وابیر دەکەنەوە کە پیا و مادام بە خێوکەری خێزانە دەبێ بمێنێتەوە، بەڵام ژن موچەکەی وەک زیادەیەک یان بۆ خۆشی و دیلۆکس دەبینرێت، بۆیە ئاسانتر دەردەکرێت، یان بە ناوی ئەرکی پیرۆزی دایکایەتی و ماڵداریەوە فشار دەکەوێتە سەر ژن کە بگەڕێتەوە ناوماڵ. هەر ئەمەش فێڵێکی ئابووریە بۆ ئەوەی حکوومەت و کارگە و کۆمپانیاکان ناچار نەبن خزمەتگوزاریەکانی وەک دووگیانی، دایەنگە و چاودێری منداڵ دابین بکەن. بەمەش ئەرکی چاودێریکردنەکە دەخەنە سەر شانی ژن لە ماڵەوە بەبێ بەرانبەر. بینەرانی ئازیز، ناوبڕێک دەبینین و دینەوەلاتەن.
بەڵێبینەران، مارکس دەڵێت لە جەهەری سیستەمی سەرمایەداریدا ژن وەک سوپایەک بەکار دەهێنرێت لە کاتی گەشەی ئابووریدا و پێویستی بە هێزی کاری هەرزان هەیە. بۆیە ژنان هان ئەجرێن لە ماڵ بێنە دەرەوە بۆ کارکردن بە حەقدەستێکی کەمتر لە پیاو. بەڵام لە کاتی قەیرانەکاندا و کاتێک کە کار کەم دەبێتەوە، سیستەمەکە پێویستی بەوە هەیە کە ڕێژەی بێکاری بشارێتەوە. بۆ ئەمەش باشترین ڕێگا ناردنەوەی ژنە بۆ ماڵەوە. ئەگەرچی لە ئوروپادا کارکردنی ژن وەک مافێکی بنەڕەتی و هاوڵاتی بوون سیر دەکرێت، بەڵام ڕاستەوخۆش وەک ئامرازێکی بەرهەمهێنان دەبینرێت. کاتێک سیستەمەکە پێویستی پێەتی بەکاری دەهێنێت و کاتێکیش قەیرانە لە ڕێگەی بڕینی خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکانەوە مۆڵەتی دایکایەتی وەک دایەنگە و سەرپەرشتی منداڵ ناچاری دەکات بگەڕێتەوە ناوماڵ. بەڵام لە کوردستان و ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا ژن لە نێوان پێویستی پارە و فشاری شەرەفدایە. هەر بۆیە بێکارکردنی ژن زۆر ئاسانترە، چونکە کۆمەلگا بە پاساوی ئەخلاقی پشتیوانی لەو بڕیارە دەکات. لە کوردستان پرسی کارکردنی ژنان بە تەنها لە ڕێگای دۆزینەوەی هەلی کارەوە چارەسەر ناکرێت. سەرەڕای چەندین لایەنی گرنگ و ئەرینی، بەڵکو پێویستە بە گۆڕینی یاسای پاراستنی مافی ژن لە کاتی قەیران و دابینکردنی مۆڵەتی دایکایەتیدا پێویستی کارکردنی ژن وەک بەشێک لە کەرامەت و هاوڵاتی بوون بناسرێت. پێویستی بە یاسایەک هەیە کە سزای تۆند بۆ ئەو خاوەنکارانە دابنێت کە جیاوازی لە نێوان موچەی ژن و پیاودا دەکەن. پێویستی بە ڕێکخراوێکی کرێکارانەی خۆیانە هەتا بتوانێت ڕێگری لە چەوسانەوەی حەقدەستەکانیان بگرن. پێویستی بە یاسایەکەیە کە کارکردنی ئەوان وەک هێز و وەک بەرهەم سیر بکات، نەک وەک پێویستیکی خەیزانی و ناچاری. کۆمپانیا گەورەکان و کەرتی تایبەت لە کوردستاندا زۆر جار ژنان وەک ڕووکاری جوان بۆ کۆمپانیاکان بەکار دەهێنن وەک سکرتاریەت یان پێشوازی. بەڵام کاتێک دێتە سەر بڕیاردانی استراتیژی و بەڕێوەبەری، متمانە بە پیاوان دەکەن. ئەمە جۆرێکە لە جیاکاری ڕەگەزی شاردراو کە موچەکانیشیان جیاوازە. لە زۆرێک لە کۆمپانیاکانی کەرتی تایبەتدا کارگەکان و تەنانەت قوتابخانە ئەهلیەکان خاوەنکار بە ئاشکرا موچەیەکی کەمتر بۆ کچان دادەنێت. پاساوەکەش ئەوەیە کە ژن خەرجی کەمترە، چونکە گوایە نانی ماڵەوەی لەسەر نییە و سەرەڕای ئەوەی کە موچەی کاتی پشووی هاوینانیان بۆ هەژمار ناکات. ئەمە لە کاتێکدایە کە هەمان ماندووبوون و هەمان کاتی تەرخانکراویش لەوان دەڕوات. لە کوردستاندا کەرتی تایبەت سوودێکی زۆر لە بێکاری ژنان دەبینێت، بەهۆی فشاری خێزانیەوە و بۆ ئەوەی تەنها کارێکی هەبێت. زۆرێک لە ژنان ڕازی دەبن بە موچەیەک کە زۆر لە خوارهێڵی هەژاریەوەیە، بۆ نمونە 200، 300 یان 400 هزار دینار. زۆربەی ئەو ژنانە لە بازاڕ، مۆڵ، مارکێتەکان، نورینگە، پشکنینە پزیشکیەکان یان کارگەکان کار دەکەن بە سەعاتکاری زۆرەوە. هیچ گرێبەستێکی یاساییان نییە. نەبوونی گرێبەست بە پاساوی ئەوەی ئەمە کارێکی کاتیە، هیچ گرێبەستێکیان بۆ ناکرێت. ئەگەر کچێک داوای مافی خۆی بکات یان نەخۆش بکەوێت، زۆر بە ئاسانی دەردەکرێت و یەکێکی دیکە دەخرێتە شوێنی. دەستەبەری کۆمەڵایەتیان نییە بۆ کاتی تەمەنی خانەنشینی. سەرەڕای نەبوونی ئیجراعاتی پێویست و هەمەلایەنە لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەوە. هەر ئەوەش وا دەکات کە خاوەنکار هەموو کاتێک هەڕەشەی دەرکردنیان لێ بکات، ئەگەر داوای زیادکردنی حەقدەست بکەن یان خاستێکیان هەبێت. بەڵێبینەرانی ئازیز، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان. تا بە یەک گەیشتنەوەیکی تر ماڵاوە.